بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. يشكل عجائب كانت عجائبات ملتي كورت وانا كتابك لخدمتي يعني أما هزار دير الشعرية كابن رسلان نسيتي لزبدة لمذهب الإمام الشافعي. يشكل وشتاني زور سير سمر لملتي كوردا أو وساني كدس أجرناه پیان ئەڵێن چی دەسوقاج ئەشکێ ئێگرنەوە فەقێکان کەم دەسوقاشتان شکەوە ڕۆشتون وەسا یاسین و پێڵێن چی جەڕاح وانییە وەسا جەمال و وەختی خۆی وەسا مەحمومان هەبوو لە هەڵەب جوانی خوا ئەفریکا ئەمانە لە کووردا پیان ئەڵێن چی جەڕاح یعنی چی جەڕاح یعنی ئەو کەسێ عەمەلیاتەکە جەرحەکە ئەمە غەڵەتە تێگەیشتن لەمە کە ئێستا بە عەرەبێ بڵێ وەڵا فلان کەس جەڕاحە ئەو واتی ئەگە عەمەلیات شتەکە نازانن جەڕاح چی لە عەرەبا پێوتێ مجەبیر ئەو کەسەی مجەبیرە باشە مجەبیر چییە هەر شوێنێ شکابێ ئەو جەبری ئەکا یعنی چاکی ئەکاتەوە جەبر ئێمە ناوێک لە ناوەکانی خوا چی ئەلجەبار ونیە ئەلجەبار معنای زۆرە یەکێک لە معناکانی ئەلجەبار چییە یەجبڕ الخەواطر کەسێ دڵی ئەشکێ خاترەی ئەشکێ جەبری ئەکاتەوە بۆی پڕ ئەکاتەوە بۆی قەرەوە ئەکاتەوە بۆی ڕێک ئەکاتەوە شکاویەکەی بۆ ئەگرێتەوە واتە شکاوی گرتنەوە بە معنای مجەبیر و باشە جەبیرە چییە جاران کەیەکێ مەسەڵەن دەستی شکابێ بۆ نمونە ئەم ئێسقانە هاتوون دوو داریان خستوتە ئەم دیۆدی و بڕێ هێلکە و نازانم پەڕۆمەڕۆیان لێداوە ئەمانە ئیتر ئاوە وەستاوە ئەبەو دارایانەوە داری جەبیرە ڕێککردنەوە شکاویەکەیان ڕێکخستوتەوە باشە کەوابوو شتێکمان هەیە بە ناوی جەبیرە لە ئەسڵا بە پەڕۆکە ناوترێ کە لێ ئەدرێ ئەمە بە چاکردنەوەکە ئەوترێ باشە جەبەرکردنەوەکە ئەوترێ بەس دوایی بۆتە ناو بۆچی بۆ ئەم تەختە و پێچان و تەرتیبات دوایی بۆتە چی بە تەواوی لە فیقی ئیسلامیە بۆتە ناو بۆچی هەر شکستەیە کە پەڕۆی بەسەرەوە بێ ناومە لێنەوە جەبیر باشە هەر شکستەیەک شکاویەک یا هەر برینێ یا هەر شتێک پەڕۆی بەسەرەوە بوو بێ ناومە لێنەوە جەبیر باشە هەمووتان لە فیقها خوێندوتانە لە فەتوە القەریبەکە ئەفەرمێ مسح ئەکرێ ويمسح على الجبائر وانیە بەسەر جەبیرەکانە مسح ئەکرێ ئەنجا ئەلم دێڕە شعرانە ابن رسلان ئەومان بۆ باسەکە ئەفەرمێ يمسح ذو جبيرة بالماء مع تيمم ئەفەرمێ ئەو کەسێک کە ذو جبيرة جەبیرە بەسەر بینێکەوە هەیە چی ئەکا يمسح بالماء بە ئەو مەسحی ئەکا ئەم مەسحە وەکو مەسحی خوف نییە ها جەماعەت دڵتان لای من بێ مەسحی خوف چی ئەکەی وتوانە پەنجەکان ئاوە بە شاشی ئێنی بەسەر مەسحەکە نەک بە بنیە هەرەوە بەسەری ئەو تاوە بەس ئەی لە مەسحی جەبیرەیە کورە ئەبێ هەمووی دەستی تەڕبێنی بەسەر هەر هەموو باشە بۆ نمونە پەنجەم لێرە شکاو ئەمەنە تیپێکی لێ دراوە چوزانم بە چی بڵێن لە فێ شتێ پێچراوە باشە یەن چی ئەکەین هەر هەمووی مەسح بەسەر هەموویە ئەکەین نەک ئاوا تۆزێ هەمووی باشە هەموو جەبیرەکە مەسحەکەین بەچی بە ئاو واتە دەست تەڕەکەین و جوان ئەمە یەک دوای ئەمە تەیمومەکەین باشە یەکەم دەستی تەڕێنی بەسەر شوێنەکە دوو ئەبێت تەیمومیشکەی ئەمە دوو کابوو ئەگەر کەسێک شکستەیە بەسەر دەستیەوە بوو بۆ نمونە طبعاً ئەو شوێنانەی کە ئەشکێ دوو جۆر یان شوێنی تەیموم شکاوە یان شوێنی غێری تەیموم ئەگەر شوێنی غێری تەیموم بێ کێشەکەی کەمتر تا شوێنی تەیموم بێ تەهارە بووە واتە دەستنوێژی بووە ولا شی گران نەبوو ئەمە یەک باشە ولكن من على عضو تيمم لصوقا جعلا وجنبا خيره أن يقدم أو اشتتر باش
وأجر بيتو لسر عضو التيمم يجبه هر عينا واجبة لسري أبيت شي قضايكات واتا أجر ببيت دزنيش أو شتيبو بسرابو أو كاتيك بسراو أو بريار أدين لسر شي ألين كاك أم كسا أبين نيوجكاني هر بجرتو نيوجكاني أكا ركبك لكاتي خويا دوي قضايا نكاتو إعادة نكاتو أي أجر هاتو لسر شويني تيمم بو عينا نيوجكان أبي قضاكاتو راسه دزنيش أجري دسي تر يعني بو شوينا شكا أو شوينا بجينا يلي هتهمونك لما زبي خومان أبي أجاتن لو بقرب بون منكسيك بابلين إيري بريندار باشا بيشراو يكم جار دموچاو أشوا دوایی دەسەکانی ئەشوە ئەگاتە ئێرە مەسح ئەکا ئیتر ناچێ بۆ سەر و قاچی ئێرە چی ئەکە ئێرە تاو ئەکا ئێرە بەچی تاوەکە بە شۆردن ئەم لە ئەولاکانی شۆرد بە مەسحکردن سێهەم تەیمومەکەشەکە ئینجا ئەچێ مەسحی سەر ئەکات و قاچە شووە واتە تەیمومەکە کێتە ئەو بینە بەتاتی لە دەستنوێژە ئەمە ڕوئەدا لە غوسڵا زۆر کێشەمانی باشە ئێستا مەتەن لا واضحە ئەبێ تەرتیبەکەی دەستنوێژ چۆنە ئاوا جێبەجێکە ئەم قیاسی جەبیرە و شتە کراوەتە سەر چیتکەوە سەر خوف خوفی شەروە خوف دەستنوێژە نەبێ لە پێیکە دوایی ئەوە مەسحکە ئەبێ نابێ ئەبێ دەستنوێژە بێ اینجا لە پێو کردبێ ئەمیش ئەبێ عینەن دەستنوێژە پێچابێتە اینجا ها قیاسەکە لەسەر چییە لەسەر خوفە خوف چۆن مامۆی لەگەڵ ئەکرێ ئەمیش ئاوە بۆیە یەک ئەبێ لەسەر تەهارە بێ اینجا ئیعادەی ناکەیتەوە دوو لە حەدی خۆی تەجاوزی نەکردبێ سێ لە شوێنی تەیمومان نەبێت چونکە تۆ باشەوە مەسحم کردووە دوای تەیمومەکەم خۆ ئەوێ هەر خۆڵی بەرناکەوێت کابوو تەیمومەکەشم هەر تاوانی کابوو هەرە بێ نوێژەکە ئیعادەکەمەوە ئاگاتانی ابن ڕەسلان ئەوە ئەفەرمێت لە مەزهەبی خۆمانە اینجا تەرتیب تایە تەرتیبی ئەو شۆردن و مەسح و تەیەمومە لە شوێنی خۆیان جا ئەفەرمێ چی أفرمي وجنبا خيره أن يقدم الغسل أو يقدم التيمم أما اللي دزنجا وتمان أبي إلا لو بينا أبي إلا غسلة الله ميلي خويتي أجر تيممك خسته بيشوا هر قيناك أجر خوشوردنك خسته بيشوا هر قيناك بو شو كتيمم لغسلة أيا مثلا واجبة كم جار صرف شو مدينها واجب شون قاجي كم جار بشو مش مهم لا شيء تربية بويا أجر تيممك لا والله كهر أبي لأخير شو بك هرئ الله وليتمم محدث إذ غسل عليله ثم الوضوء كمل بلام أو كسيك محدثة بيدزنجة أفرمت شبكة أجرهات عليلكي شوري إذ غسل عليله إذ غسل عليله أجرهات شويني علتكي شوري ثم الوضوء كمل أشياء لو بينات تيمومك إنجا دزنجك طاوك أو جا درست أسئلة واضحة شونا أم شعران جوان لبركن زور إشتانتيك يمسح ذو جبيرة بالماء مع تيمم ولم يعده إن وضع على طهارة ولكن من على عضو تيمم لصوقا جعلا وجنبا خيره أن يقدم الغسل أو يقدم التيمم هاش كان لبيجو بقينا لغسلة بلام ودزنج وليتيمم محدث إذ غسل باتيممك أو كسي محدثها لكوا إذ غسل عليله لو شويني أزاركيك ثم الوضوء كمل إن جا وضوءك دزنجك دوا ترطاوك زور باش لدواي أما دو دياريتر أفرميتشي وإن يريد أما موضوعك يسا أما كسيك بون منا نيجيني ورايا هاد عينا أوايك مثلا إيريبو بون منا جوان هاد تيمومي كرد شي كرد باشا مسحي كرد تيمومي كرد هموي كرد دو هاي دز نيجي نشكا بون نيجي عسر شي بكا أما بو بيشتر وتو مانا بالتيمومي يك فرضا كرد بس أم أخد دز نيجي نشكا أفرمتشي لما زبي خمانا تيمومك أكا تا درست أو قولك كتير الله أبي تيمومي بكاتو دواي تيمومك دزنجك كامل كاتو شون بقول من قول نبوه تيمومي أكا مسحي سرك وقاتش أشواته بلان بيشتر ناكا شكو دزنجك نشكاو دو قوله يكان بس تيمومك أكا يكان تيمومك ودواي تيمومك بوي أفرمين
وإن يرد من بعده فرضا وما أحدث باشا وستي فرزة تربكات ودزوشي نشكابو فليصلي إن تيمما باشا بانوێژەکەی بکە ئەگەر تەیمومی کردووە عن حدث أو عن جنابة باشا ئەگەر تەیمومی کردووە بۆ بێ دەستنوێژی یا بۆ جەنابەت باشە بانوێژەکەی جێبەجێ بکە تەیمومەکەی تەنها تکرار ئەکاتەوە. وقيل يعيد محدث لما بعد العليل قيلك الله شي نا او كسي كبي دزنوجه او كسي خوي شورده كيشما لقال يعني بس تيمومك دوباره اكاتو نيجا كانك بس او كسي بي دزنوجه لكيا تيمومك يكردوا لبي بدوا واشواتو واضح لا تنقيلك او جا سير كان افرمي وان يريد من بعده فرضا وما أحدث فليصلي إن تيمما تيمم كرب نوجكي بكاتو إن تيمم عن حدث أو عن جنابة لسر حدث لا وقيل إلي وقيل قيلك الله شي يعيد محدث لما بعد العليل قيلك الله كاكا أويك لبيدزنوجيا لدواء بيدزنوجيا كوا ها لدواء عليل يكوا أويك ردوا باشا تيمم كاتو لدواء أو أي شواتو أوش أو موضوعك هي زور مهمة أو التواو سب جبيرة وأنا ما هم تواكل جاري وهي كرة جيرة خوي جير أما الدنيا خوهر أو بتييني جاري أو كان السجن باشا أو السجن تان نبينيو إن شاء الله جنايبين زماني ما فقيه زوزو أجيران حرش رشتي بوي برا فقيه برا كان تيها الله باشا يسب أشتري أو نماو أما الشوانة ببير ما وكان تلفون نبو فقيكان للسليماني همو كرمان ببرنامج بيانيان أجر ديار نبو انتا سعاد نو أو حتما جيران يوسين بدم يكو علامتك أو مثلا أما لما زقوتي خانقاي مولانا بون خانقاي ترمان هبو لخوار أو لاي أو بازاري دولارك موعد من أو بلغ الفقه كان سعاد نو يكمان نجر أو جيران يا ساكي أو ماشا وكويس أنه الدنيا كشومتو أوان إن جا كأجيري لسجنا خو أواني والله بلي والله دزنيش بقرمونا زانم شيو أمانة جاري وهي هيش بينا كري يعني ببير ما جاري كان لجوري أو دان نابون أو هيش وغورتا حدسيش نأجولو هناتو يدس أو لبكي يباش لو كاتا بانجيا من شون نشك أما يك يان جاري وهي ئەکەویتە شوێنەکەەوە نەئاوی لێ نەخۆڵی لێ کاشێکی جوان بردیان شۆردیانە پاک و پخت تویان خزۆتە ژوورێکەوە نەئاو دەسەکەوێ تا دەستنوێژ بگری نەتۆزیشی دەسەکەوێ باشە یان تویان خسۆتە ناو قوڕەوە لە شوێنەکە قوڕە ئاویشی دەست ناکە ئێنە تەیموم پێ ئەکرێن ناو ئێمە چی بکەمیان مەرجنی هە گیرانیش بێ کەوتمە ئەوێ کەوتمە شوێنێکی ئاوە کاکە سوومەتە ئەو شاخە بەربوومەتەوە لە شوێنەکە نەدەستنوێژم پێگیرێنەوە لە بين دو بردام شي بكم أما قاعديك فاقد الطهورين يصلي لكرامة وقت الصلاة أو كسي هيش طهارتك نبي لشي كران بي دزنوجي نبي تيمومي بينا كري دزنوجي بينا يري خوي بينا هيج نوجا كاني هرجي بجي أكا لبر كرامتي كاتي نوج أو ده مهمة كخوال القرآن فرمي إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا وقت زور مهمة للشريعة بويا أما يا ساكي هر كاتي فاقد الطهورين هيج نأو دسكو نخول أبيتون نيوجكت هربكي دوائي نيوجكت أجيريتوها بلام نيوجكت هركي واجب للسري أفرميتي ومن لماء وتراب فقدا أي كسي قور كرابة سريع آويشو قليشي دزنكو تشيبكا باش الفرض صلى أبين يجا فرزكاني هربكا ثم مهما وجد من ذين فردا حيث يسقط القضاء به فتجديد عليه فرضا أفرميت شون دسي كود يكيق لو دوانة أو بيتش قلبي بشيوازيكي أواكا أو دس كوتنا قضاء إثر بسرة ونهي الله أفرميت واجب لسري تجديدي أو نيجا جيب كاتو جاء اكتبي كاتو إسا أما لا تنديارة شونا تو حيث دزناك نأو دسك نتشن نفقي كان آوي زور بكامي كورا أو نأو بو دزنوش بس
فەرمایشتەکە ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه وسلم بەوەن ئەمەیان 250 ئەوە فەرموویان بەوەنە ئەو دەستنوێژی گرت دایکمان عایشەیان پرسیوتیان چۆن فەرمی کانە یەدەهین بهی چۆن ڕۆن بەکانی خۆ پێچەوڕێ خۆی پێچەوڕێگرتەوە هەر ئەوە بە حاڵ تەڕ بێ نەڵێ بڵێن وەڵای کاکەمە حەوزی مزگەوتی خانەقایەوە ئەو بکەی بە قۆڵتە ئەوە نەما جاری وایە یەک تۆز ئاوە دەسەکرد ئەبەو تۆز ئاوە دەستنوێژەگری واجبە لەسەر ئەو تۆزەم دەست نەکەوت تا دەستنوێژێکی پێ بگرم خۆڵیشم دەست نەکەوت چی بکەم لەبەر فەزیلەتی وقت نوێژەکانم هەر ئەبێ جێبەجێ مەلای سفادەتان لێرە بەڕۆ فەزیلەتی وقت زۆر مهمە لە شەریعەتە جاری وا هەیە حاڵەتێکت لێ ئەقەومێ ئەوە بوراویتەوە بە حاڵ ئاگاو لە خۆت بە حاڵ بەڵام نە دەستنوێژە پێ ئەیگیرێ نە تەیمۆ پێ ئەکرێ نە هیچ لەسەرجێ ئاگاشە لە خۆتە باشە قسە ئەکەن دەوروبەر هەمووی ئاگای لێ بەڵام هیچ چیەکەی نوێژەکان هەر جێبەجێەکەی لە کاتی خۆی چۆن بەدڵ باشە سوڕەتی فاتحە ئەخوێنی ڕکوع ئەبەی سوجدە ئەبەی هەمووی جێبەجێ ئەکەی دوایی کە هاتیتەوە بەهۆش خۆتە نوێژەکانە جێبەجێ ئەکەی باشە چکە بۆ تۆ نەبوراویتەوە مغمە عەلەیهی بڵێ تاوەکو ئەحکامێکت هەیە تۆ ئاگات لە خۆت بوو هەموو شتێکت ئەزانی بەڵام چی بکەی نەتەتوانی خۆ مەرج نییە ئیلا بڵێ وەڵا ئەو دوانە و دەست نەکەوت کە ئەڵێ فاقیری تەهوڕێن یا هەر دەستی ناکەوێ یان توانای نییە بەکاری بێن کە توانای نییە بەکاری بێن ئەینە ئەحکامی مەسەلە ئەدرێ یان جاریوە کابرا عەمەلیاتەکرێ باشە خۆڵ لێی مەمنوعە بەکاری بێن ئاو لێی مەمنوع ئەکرێ بەکار بێنێ یە چی بکە و کاتە عیلاجی چی نوێژەکانی لە کاتی خۆیان جێبەجێ ئەکا دواتر نوێژەکان قەزا ئەکاتەوە مەسەلەن هاتوو بەس سەری ئیشەکە یان بەس چاوی ئیشەکە ئەوە ناگەر خەڵک بتوانێ ئەو ئاگای لە خۆی بێ و خەڵک دەستنوێژی بۆ بگرێەوە توانین نوێژەکەی بە دەستنوێژە بکە هیچ کێشەی بەڵام ئەوان وا ئەزانن ئەم بوراوەتەوە ئاگای لە خۆی نییە بەس حەقیقەتەن ئەم دڵی هوشیارە ئاگای لە خۆیتی ئەو کاتە کە هاتەوە بەهۆش خۆیە ئەو نوێژانەی بە قەزا کرد من چەند جارێک نەخۆشم بینیوە باشە دەوروبەرەکە وازانی و ئاگای لە خۆی نییە ئەمانە ئاگام لێ بۆ ئاوە کە ئەنەما دەستنوێژەگرێ ئەو لە فکری خۆیە ئاوای کردووە قۆڵی جوان شۆردووە هەتا ئاوای کردووە وایزانی ئەو لە دەم وەرئەدا زانی بەڵام هیچ نییە لە واقعە چکە ئەم هیچ ئاگای لە خۆی نیە بێ ئاگا دوای کە نوێژ ئەگەر هاتەوە بەهۆش خۆی هاتەوە احتیمالە نەیەتەوە بەس ئەگەر هاتەوە بەهۆش خۆی و زانی نوێژەکان مەسەلەن کردوێتی لەبەر فەضیلەتی وەقت لە کاتی خۆی ئێستا ئەبێ ئیعادەیان کات ئیتر ئەمە یاسەکە هەر ئەوە لەش ساغنی ڕۆڵە جەماعەت سەواب زانی بۆ قووەتە ئەمەین تۆ ناوەڵە جاری وایە ئینسان بەسەر جێئەکە جاری وایە تووشی مصیبەتە بێ بەڵام دواتر چی ئەکە نوێژەکان لەبەر فەضیلەتی وەقت جێبەجێ ئەکا دوایی یەت ئیعادەیان ئەکاتەوە یان گریمان مەسەن تۆ لەناو تەیارەیەکە بۆ ئاسمانەوە ئەوە کاتی نوێژە نە ئاوی لێ دەستنوێژ بگری نە خۆڵی لێ تەیمم بکە هیچ من چی بکەمێ هەیە ئەو کاتە لەبەر فەزیلەتی وەقت نوێژەکەم جێبەجێ ئەەکەم دواتر مەسەلەنەوە میان جلێکم لەبەرایە پیس حەج عیلاجی شوونی هەر تەنها پێم ناکرێت نە لای بم نە ئەوە بکەم نە خۆم بگۆڕم لەبەر فەضیلەتی وەقت نوێژەکان ئەەکەی دوایی ئیعادەی نوێژەکان ئەەکەیتەوە داوام لە زاتی پاکی پەروەردگار ڕەحمەت و بەزەی خۆی بەسەرمانە ببارێنێ و لێمان خۆش بێ و دەرگاکانی خێر بەسەرمان ناکاتەوە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قال لقناهي من الشيوخ جمهوري خواهي من قبولك يا رب